ئەنجا هەر کەسێک پێی ناخۆشە بعد سەری دای لەبەر ئێمە لەگەڵ ئێرانە براین هەتا کۆماری ئیسلامی ئێران ما بێ کورد دەمێنێ و هەتا کۆماری ئیسلامی ئێران ما بێ کەلتور و شەرەف و کەرامەت و عیزەت ئەمێنێ شکۆمەندی ئەمێنێ لە من زیاتر کەس نییە بە ئاشکرا پشتیوانی کۆماری ئیسلامی ئێران بکات. بسم الله الرحمن الرحيم إنما المؤمنون إخوة خوا لقرآن أفرمي إيمان داران بران أو إيمان دارا إيراني بي يا عراقي بي كرد بي يا فارس بي يا هر ناتوي كتير بي برايا لقيامت شا كرد وعرب وفارس وترك وعراق وإيران نامني دو بشين هي تشيني كي بهشت تشيني كي جهنم خواب نعمان با لبرو إيما پیامێک مانەیە پەیامی پێغەمبەرەکەمانەوە ئەرسەلناکە إلا رحمة للعالمین. ئەمڕۆ کۆماری ئیسلامی ئێران بە درێژایی 46 ساڵەوەتی ئەو کۆمارە دروست بووە کۆمەکی ئێمەی کوردستانی عراقی کردووە کۆمەکی هێزەکردایەتەکانی کردووە. من وەکو شخصی خۆم تا ئیستا ئەتوانم بڵێم مەگە چایەکەم لە قۆنسڵێکە خواردبێ بەڵام هێزە کوردستانەکان بە ئاشکرا سەرکردە هاتووە سەر خەت و کۆمەکیان لە جمهوری ئیسلامی وەرانگرتووە چەکیان وەرگرتووە بە قسکاک نەوشیروان خۆی وتی کاتی قەرارگای ڕەمەزان باین کردین لەگەڵ شێخ تەقی مەولایە ئەوە بوو وتمان با کاک مەسعودیش ئاگادار بێ بۆ ڕاپەڕینەکەی ساڵی 91 من ئەو دەبابەی کە داخلی کەرکووک بوو بە فارسی قسەیە کرد بۆ یەکەم جارە لە میدیای ئەوە لە میدیای پایتەختەوە بە ئەو موشەکەش بەهاوێژم ئەو دەبابەی کە لێ خوڕی بە فارسی قسەیە کردەوەشەوە کە داخلی کەرکووک بوو ئەنجا هەر کەسێک پێی ناخۆشە بعد سەری دای لەبەر ئێمە لەگەڵ ئێرانە براین ئێمە و ئێران ئەسڵەن هەتا ساڵی 1938 کۆچی ئێرانی گەورە هەتا ئەو شوێنە بووە کە ئێستا بەتەمایە تورکیا و داعش بێن تعدا لە کچ و ژنەکانمان بکەن لە ڕۆژئاوای کوردستان لە شەرقی سووریا. بۆیە ئێمە ببوونەی خیانەتی چەند خیانەتکارێکەوە بەش بووینە ئێمە گەورەترین ملەتی ناو ئێرانین ئێمە یەزدەگورد کورد بووە خۆمانەوەی ئیبراهیمین من و خۆم 1000 ساڵە لە سلێمانیم 900 ساڵە لە باپیرە گەورەمەوە لە سلێمانی دەوروبەری کوردستانی عێراقم پێشتری لە هەمەدان بوومەکە زۆر بەمە ئەڵێ هەمەدانیش کوردستانە وەلە ئەم منتیقەیە میزۆپۆتامیا دوو ڕووبارەکە ئەوە ناوچەی حەزرەتی ئیبراهیم بووە و دوایەوە کۆچیان کردەوە بۆ مەکە بە ئەمری خوا و چەند هەزار ساڵ ماوەتەوە گەڕاونەوە بۆ ئێرە بۆیە تۆ بە من بڵێ من سەید خامنەی ئامۆزامە لە خوێن و گۆشتمە ئەیسە بڕۆ دیێنێن بۆ بکە یەک خوێن و گۆشتین ئیتر تۆ جنێوم پێدەی تێناگەی حەسوودیم پێبەی عەقڵت نییە ناچارم یعنی یەکێک کە مخدراتەخوا بالفعل لەوەیە من نەتوانم چارەسەریکەم بەڵام دکتۆر چارەسەریەکە لەوەیە من بەم قسانی خۆم چارەسەری خەڵک نەکەم بەڵام من شارعەکە ئەو ڕژێنم بۆی مامۆستاکانی زانکۆ بیرمەندەکان خەڵکی دڵسۆ سیاست مەدارەکان بیرێ لە خۆیان بکەنەوە. تۆ زانی لەم بینەیە من سکرتێری حیزب لە کوردستان ئەندامی سەرکردایەتی من ناوی ئینەکان نەڵێم لە ئاستی بەرزی سلکی عسکەری و ئەمنی لە ئاستی کۆمەڵایەتی لە ئاستی ئاینی لە ئاستی تەنزیمی لە کوردستان خەڵکەیە پیرۆزبایی کردووە ئەنجا خەڵکێ جوولەکەی یعنی نازام جوولەکەی هەنکی جوولەکەی لەم کورسان بە جوولەکەی وتێتی وەڵڵی بەقە هەموو دنیا بەقە 100% تۆ پێم خۆشەکەەوە ئێران سەرکەوتۆ بەسەر زایانیە چونکە من وەک جوولەکەم بەڵام زایۆنی نیم ئەم ئەوێ من بک بە قۆچی قوربانی بمسووتێنێ بۆ مەرامێکی خۆی بەڵام من نەمەوێ بژیم ماڵم ناڵم پێ بژی مەسیحیە لەم شارە مەسیحیە لەم سلێمانیە پیرۆزایی کردووە یەزیدی برایزەکان پیرۆزبایان کردووە لەبەرەوە ئەمانە کۆمنتەکانم لایە تەلەفۆنەکانم لایە هەمووی تەزیل کراوە هەمووی بە بەڵگەوە من قسە لەگەڵاکەم من لە ناو کۆمەلگای کوردم کورد میلەتێکی بەغیرەتە لەبەر ئەوە زۆر سەیرە یەکێک نامۆ بێلای ئەڵێ یعنی زۆر جار ئیسا مەسەن بۆ نمونە حەزەکەم ئەمەم نەبری ئەگەر مباشرە باشە ئەگەر مباشرنی ئەمەم مەبڕە یەکێک لە بازار 8 دەفتەر دۆلار دۆزتەوە هەرچی کەناڵ هەیە باسێکە ئەمە خۆی لە خۆیان ئەسڵەن ئەگەر بیت زیێبێ هەموو کەناڵ باسیکە ئەگەر بیشارێتەوە بێ کەناڵ باسیکە چونکە ئەو لەسەر ئەخلاق و ڕەوشتێک و نەریتێکی میلەتێک و ئاینێکە حتمەن واجبێتی بیداتەوە واجبێتی کەوا ماڵی یەکێک کاول بووە نەیەڵێ کاول بێ ئەوە سەیرە سەمەرەیە کە ئەبێ جێی سەرسوورمان بێ کە بیشارێتەوە کە بیت زیێ کە خیانەت بکە لەبەرەوە ئەسڵەن ئەبوایە میدیای کوردی سەریان لەوە سوور بمایە کە بۆچی لە من زیاتر کەس نییە بە ئاشکرا پشتیوانی کۆماری ئیسلامی ئێران بکە
باشە ئەوە بسن بۆ نمونە ئیمام خومینی فەرمودەیەکی ئەڵێ ئەوە کافر هات و هەموماین لاو برکوشمانی بۆ چۆچی ناچین بۆ بەهەشت ئەمە ئیمانمان بخوانیە کاتێکە لە 62 ساڵ بەلێ سافاک ئەیگرن ئەفەرمێ بەو شەوی بەیانە بە نیوە شەو ئەفەرمە کەس دراوسەکان ئیزعاز مەکەن با نەزان بەبێ دەنگی بڕۆن دەرەوە لەڕێ کاتی بانگە بێڵێ بۆسن نوێژەکەم ئەڵێ باش ئێوە منتان گرتۆ ئێوە بۆ ترسن ئەبێ من بترسم منتان گرتۆ ئێوە مسلمان نین بۆ نوێژ ناکەن بەتەمان هەتاکەی ئەم سافاکی و ئەم داپڵۆسێنرە و زوڵم و ستەمەکەن ئێوە نازان قیامەتتان بدێ خۆگەر شاش نەڕوخێ ئێوە ئەمرن بۆیە من ڕۆژێک ئەبێ کە بمرم من تا ئێستا چەند دوو جار چوومەتە پەتی عیدام چەند جار سیارە وەرگەڕاوم خەڵک سیار لێمی داوە خەڵک تەلاقی خۆ تەلاقیان هەتا دینارێکی تەلاقەم وەرگرتو لە 70 مەلایەک بە 3 دینار تەلاقی چاکرد بۆ دینارێکی دایە من کە چاک بوومەوە بۆ نوکتەوەی باسکە تەلاقی خواردبوو کە من نایەمە ژیان منەوە تا 40 ساڵە لێ ئەو مردنە ژیانەکەم من 26 ساڵ بەلێ چۆم پەتی عیدام هاتمە خوارەوە چەند جا سیارە وەرگەڕاوە چەند جا تووشی مردن بووم 132 جا چوومەتە ئاسمان بە تیارە خۆ زین چەندی تیارەکەوتە خوار و خەڵکی لێ مردووە ڕۆژێک شەبێ مرم چێ خوای داتێ شەهید بێ لە پێناوی کەلیمە حەقە 3 جار بە خزمەتی گەیشتوم جارێکیان 2015 بوو جارێکیان 2016 بوو دوور بووم زۆر لێوەی جارێکشان 2023 بوو سێی دەبوو نزیک بووم بەرامبەری منیان بردنا وەفدە ڕئیسیەکانەوە چونکە ممثلی ڕئیسی مەسیح عەلا بووم لەوێ لە مؤتەمەری وەحدەی ئیسلامی دەرچووم ناو قیادە سیاسیەکان چونکە لێ قسەم بە ناکرێ هاتم بەردەمی ناو جەنەڕەڵەکان ئەوەستام 5 مەترم بەینی بوو کە عالەمەکە دانی دوای تەکبیرات قسەم لەگەڵا کرد و دەردی دڵی خۆمم پێگەیان ئەو لە کەلیماتەکانی من تێگەی بەڵام ئەو خەڵکە نەیانزانی چی ئەڵێم بۆیە دەستی هەڵبڕی دەستی مبارەکی زیاتر لە 30 سانیە زیاتر ئاوا دەستی بەرز کردەوە و بە ئەو نورەی چاوی سەیرێکردم قەت لە جرام ناچێت ئەلەم بینێشە ئەمڕۆ یەکشەمەیە 20 تقریبا 5 ڕۆژ 26 ڕۆژ بەلەیسە لە خزمەتی ئابووین ئێمە لە ڕۆژ ئاواوە بووین دانیشتە بوو کە وتارێدا لە ناو عالەمەکەیان لە مەڵقە ئیمام خومینی دەور سیمەتێک لێمانەوە دوور بوو ئێمەیان لە تەک لە پەنای سوفەراکان دانا سوفەرای عالەم لەوێ بوون لە پێشی ئەمە بوون لەو جیهەتە ئێمەش ئەلێرە کورسیان بۆ دانرابووین پێشمان کۆمەڵێک لە سەردار و سالارەکانی جمهوری ئیسلامیە ئەوان وەکو دەروێش لە ئەرز دانیشتە بوون بەڵام ئێمە چونکە میوان بووین لەسەر کورسی ئەمەیان دانابوو ئێستا جارێکی دیکە بیبینی تۆ لە نزیکەوە چی پێ دەڵێیت ئەگەر بیبینمەوە ئەڵێم ئەی ڕەهبەری باڵای مەزن ئێوەی ئالوبەیتی نەبی قەت نابەزن ئەمە شیعرێکمە کە 40 ساڵ بەلە ئێستا بۆ ئیمامی خومینیم نارد کاتێکە کاک مەسعود و مام جەلالی ئاش کردەوە بەرەی کوردستانیان پێکێنا لە ساڵی 85 ئەو هیوایە باومێنیا لە تەلەڤیزۆنی سەحەر خوێنمەوە و پێی ئەڵێم میلەتی کورد هەمووی کوڕ و کچوو برا و کە سوکاری تۆن و ئەو هەموو سۆز و لوتفەی کە جمهوری ئیسلامی ئێران بۆ میلەتی کورد کردوێتی چ لە عێراق چ لە ئێران و ئەو کۆمەکەیشکەوە بە هێزە شۆڕژێڕەکانی سووریایشی داوە بە ئەو قمبەلێشە بۆ بتەقێنەوە زاروغەیش کە کاتێک هێرش کرا سەر عەفرین داوای لێبوردنەکەم لە هەموو لایەک کە کۆماری ئیسلامی ئێران کۆمەکیانی کرد ئەو بۆ یەکەم جارە ئەوە کەشفەکەم ئەوە مەجبورم لەم حاڵەتەیە باسی کەم چونکە ئەگەر بێت و ئەمە ببێتە هۆی زەهریش من ترسم نییە چونکە وەما تەوفیقی ئیلا بالله بۆیە هەتا کۆماری ئیسلامی ئێران ما بێ کورد دەمێنێ و هەتا کۆماری ئیسلامی ئێران ما بێ کەلتور و شەرەف و کەرامەت و عیزەت ئەمێنێ شکۆمەندی ئەمێنێ و ئەگەر باتە ئێمەشەکە بەشێ بووینایە لە ئێرانی گەورە کیمەباران ناکرێن کچوشنەکانمان ئیسە لە عەرعەرە ئێسقان و ڕوفاتەکانیان لەوێ بێناز ناکەوت بۆیە من سێ زاوام ئەنفالە خزمم پورزەکانی دایکم هەفتام ناڵ و ژن و کە سوکاری لادیەکەم هەمووی ئەنفالە قەبریان دیار نییە مەیتیان دیار نییە من 35 ساڵە بە ئێش و ئەشکەنجە ئازاری مناڵی کە سوکاری ئەنفالمەوە ئەتلێمەوە کە چوومە پەتی عیدام چوومە پەتی مردن هەل لە ئێش و ئازار و فرمێسکی ئەوانە بوو بەڵام تۆی کوڕەجاش تۆی کوڕە مستەشار تۆی کوڕە بەعسی بەداخەوە دوێنێ یەکێک لە گەورە جاشەکانی سەدام تەلەفۆنی بۆ کردم ئەڵێم هەمومان سەربازین هەڵەیەکی گەورەمان کردو کاتی خۆی وەڵی تۆ ڕاست دەکەی ئێمە ئەگەر تۆبە قوڵێت تۆبە ئەکەین و ئینشاءالله لە پێناوی ئیسلامە شەهید دەبین یعنی ئەمە بەڕاستی ئەمە دەرگای ڕەحمەتە جاشێکی سەدام ئاوا بڵێ و بگاتە ئەو قەناعەتە لەبەرەوە من تکاکەم هەرچەنێ بە حرام گۆشکراون پارەی مستەشاری و جاشێتی و مەفرەتیتان خواردووە بگەڕێنەوە تۆبە بکەن دنیا قیمەتی نییە هەمومان ئەمرین نەشکوژێ ئەمرین
شەرەفی مردن و شەهادەت بە هەموو کەسێ نابەخشرێ تکاتان لێکم من برای ئێوەم کەسی ئێوەم کوڕی ئێوەم خزمەکاری ئێوەم من کوردم من باپیرەم و بامەکانی 27یان لە پێناوی شۆڕشی مەحموود کوردەدانەوە ئێمە دەربەدەر بووین ماڵوێران بووین هەموو کەسێ زایە من کوڕزایشی عەبدولی بنگردم یعنی داگیرکەرێکی پوشخۆرمان کوشتووە لە پێناوی ڕەشوڕوودی خەڵکی خۆمانە بۆیە تکاکەم ئەم میلەتی کورد ئاگاداری خۆتان بن قومارتان پێوە نەکەن هیچی تر شەڕی غەزە شەرەفە خۆزگا من لە غەزا بووم بەڵام دیفاع لە ئیسلام لە کۆماری ئیسلامی ئێران بێ لە کوردستان بێ دژی داعش لە عێراق بێ لە سووریا بێ دژی جاشەکانی ئیسرائیل و ئەو ئێرابیانەی کەوا قەتڵ و عامی منداڵ و کەسوکارەکانمانەکەن کە ئێستا تەتبیعەکەن لەگەڵ زایۆنی و ئیسرائیل و بۆ دەرکەوت کەوانە موسڵمان نین ئەوانە تەنها کۆمەڵێ بەکرێگیرا و خۆفرۆشی دەستی زایۆنی و ماسۆنیەتی عالەمین لە غەزا بێ غەزەی قوربەسەر و ماڵوێران لە هەر شوێنێکا بێتەوە بۆ ئیسلام شەڕکەی بۆ میلەتەکە شەڕکەی دیفاع من مات دون عرضی فهو شهید ومن مات دون ماله فهو شهید ومن مات دون أرضه فهو شهید پێغەمبەر فەرمی هەر کەسێ لە پێناوی ماڵەکەیە لە پێناوی ناموسەکەیە لە پێناوی ئەرزەکەیە و لە پێناوی دینەکەیشە ئەنجا لە دیفاع لە کوردستان بکە بۆخوا شەهیدی دیفاع لە ناموست بکە شەهیدی دیفاع لە ماڵ و مڵکت بکە شەهیدی دیفاع لە دینەکەت بکە شەهیدی دیفاع لە مەزلومیش بکە شەهیدی لە هەر شوێنێ بێت